ئەیکاکە تۆ لە تەمەنێکی گەنجیدا کاتێک کە لە زەواجێک سەرکەوتو نابی فەشەل دێنی لە کار و کەسابەتێکتدا زەرەر دەکەی لە ئیش و بەرنامە و پلانێکتدا سەرکەوتن بەدەست نانیت پێت وایە کۆتایی دنیاە دەست لە کەراسی دەرهێناوە ناومێت بووی لە کونجی ماڵدانیشتووی قەلق بووی کاکە من ئیدی هیچم بۆ نایە بابەس ناومێت مەبە ئاوە چیرۆکی 100 کەسی سەرکەوتووە بە ناوی خوای بەخشندە و میهرەبان پشت بەخوای پەروەردگار لەو ڤیدیۆیەدا باس لە بابەتێک دەکەین کە دڵنیان بەو شێوازەیە نەتبیستەوە و بابەتێکی زۆر گرنگە بۆ سەرکەوتن لە ژیانی هەر یەکێکماندا. فەشەل یەکێکە لەو دەردوو نەخۆشیانەی کە زۆر کەسی تووشی قەلەقی کردووە و تووشی نائومێدی کردووە. پشتیوان بەخوای پەروەردگار لەو ڤیدیۆیەدا باز لە چارەسەری فەشەل هێنان دەکەین لە کاروبارەکاندا. ئینسانی وهەیە لە زەوازدا جارێک فەشەلی هێناوە نائومێد بووە و قەلق بووە لە ژیانیدا. ئینسانی وهەیە لە کار و کەسابەتەکەیدا جارێک فەشەلی هێناوە و کەوتووە ئێستا نائومێد بووە و لە کونجی ماڵەوە دانیشتووە و کوردەواری دەڵێ قۆڵی لە کراسی دەرهێناوە و نائومێد بووە وا دەزانێت تازە جارێکی دیکە ناتوانێت سەرکەوتن بەدەست بێنێت. بە پشتیوانی خوای پەروەردگار لە دەخاڵدا چارەسەری فەشەلهێنان باز دەکەین کە ئەو دەخاڵە بەرەو سەرکەوتن و هەستانەوەمان دەبات. خاڵی یەکەمیان دان بە فەشەلەکە دابنێ و هەروەها بە دوای چارەسەر دابگەڕێ چونکە گوتراوە دانهێنان بەوەی کە ئینسان کەموکڕی هەیە بۆی کە ئینسان لە کارێکدا فەشەلی هێناوە هەر بۆ خۆی نیوەی چارەسەرەکەیە بگەڕێ بە دوای ئەوەدا کە چارەسەرەکەت لە چیدایە کاتێککە لە کارێکدا فەشەلدێنی وا مەزانە کۆتایی دنیاە و دانیشی و تووشی قەلەقی و نائومێدی ببێ بەڵکو بگەڕێ بە دوای چارەسەردا بەڵێ لە کارێکدا فەشەلت هێناوە بەڵام بە ئیزنی خوای پەروەردگار هەستانەوە و سەرکەوتن زۆر نزیکە ئەوانەی کە لە ژیانیشیاندا سەرکەوتوو بوون دڵنیا بە چەندین جار لە کارەکانیاندا فەشەلیان هێناوە ئەنجا دواتر بەرەو سەرکەوتن ڕۆیشتون. خاڵی دووەم پرس بە کەسانی سەرکەوتوو بکە بە کەسانی خاوەن ئەزمون بکە ئەو کەسانەی کە شارەزان ئەو کەسانەی کە خاوەن ئەزمونن لە ژیاندا ئەو کەسانەی کە لە ژیانیاندا سەرکەوتوو بوون ئەزمونێکیان بەدەست هێناوە پرسیان پێ بکە چونکە کوردەواری دەڵێ با ڕاز و نیازت لای یەک کەس بێت بەڵام پرس و ڕاوێژت لای 1000 کەس بێت. خی گەورەش دەفەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکری ئین کنتم لا تعلمون لە هەر کارێکدا کە تۆ دەتەوێت بیکەیت کە سەرکەوتن بەدەست بێنی کە فەشەلت تێیدا هێناوە ئەو کەسەی کە لەو بوارەدا پسپۆڕ و شارەزایە ئەوە ئەهلی ذیکرە دەیپرسی پێ بکە ڕاوێژی پێ بکە پشۆ بۆ لای بڵێ هۆکارەکانی سەرکەوتن چین من بەچی دەتوانم سەرکەوتوو بم ئەوەژی کێکە لە ڕێگاکانی سەرکەوتن لە دوای ئەوەی کە ئینسان لە کارێکدا فەشەل دێنێت. خاڵی سێم دان بە خۆت دابگرە و سەرنجی ژیانی پێغەمبەران بدە سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. گوتراوە سەبر و ئارامگرتن نیوەی ئیمانە بابەتێکی زۆر گرنگە لە ژیانی هەر یەکێکماندا کە دەبێ ئینسان دان بە خۆی دابگرێ ئەگەر لە کارێکدا سەرکەوتو نەبوو بەڵام کۆتایی دنیا نییە لە کارێکی دیکەدا هەوڵدا نەتیجە لای خوای پەروەردگار و بە ئیزنی خوای پەروەردگار سەرکەوتوو دەبێت. تەماشای ژیانی پێغەمبەران کە سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت لە هەموو کەسێک لە خوای پەروەردگار نزیکتر بوون لە هەموو کەسێک چاکتر بوون بەڵام لە هەموو کەسێکیش ژیانیان ناخۆشتر و ناڕەحەتتر بووە زیاتر تووشی کێشە و گرفت و تەنگ و چەڵەمە و ناخۆشی و ناڕەحەتی ژیان بوون. تەماشا کە پێغەمبەران چەند سەرکەوتوو بوون دڵیان ئارام بووە هەرگیز نائومێد نەبوون لە ژیانیاندا بەڵام تەماشا کە چەندە کێشە و گرفتیان هەبووە. تەماشای ئەیوب پێغەمبەر کە چۆن بەدەست نەخۆشیەوە ساڵانێک ناڕەحەت بووە بەڵام نائومێد نەبووە. تەماشای یوسف کە چۆن براکانی خستیانە ناوبیرەوە بەڵام دواتر لەو لاوە بە سەرۆکی دەوڵەت و بە عەزیزی میسر و نازانم چی خوای پەروەردگار ڕێزی گرت و سەرکەوتنی بەدەستهێنا. یعقوب کاتێک کە زۆر ناڕەحەت و خەمبار بوو بۆ یوسفی کوڕی حتا چاوەکانی لەدەستدا بینایی چاوەکانی بەشێک لە چاوەکانی لەدەستدا بەڵام دواتر سەرکەوتنی بەدەست هێنا و هەرگیز ناومێد نەبوو. یونس پێغەمبەر لە ناو سکی حوتدا ستایشی خوای پەروەردگاری کرد و تەسبیحاتی خوای گەورەی کرد خوای پەروەردگار ڕزگاری کرد. نوح پێغەمبەر 950 ساڵ هەر دەعوەی کرد خەڵکێکی کەم ئیمانی پێهێنا ڕەنگە ئەوە بە تەعبیری ئێمە فەشەل بێت بەڵام نەخێر بەلای ئینسانی مسلمانەوە فەشەل جیاوازە وەک لەوە کەسێکی دیکە بیر لە فەشەل دەکاتەوە. بەلای ئینسانی مسلمانەوە سەرکەوتن هەر ئەوە نییە ئینسان لە کارێکدا لە پرۆژەیەکدا بتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ بەڵکو سەرکەوتنی هەرە گەورە ئەوەیە کە ئینسان نائومێد نەبێت
ڕووی لە خوا بێت پەیوەندی لەگەڵ خوادا بەهێز بێت هەرگیز ناومێد نەبێ و پشت بە خوای پەروەردگار ببەستێت و ڕەزامەندی خوای پەروەردگار ئینسان بتوانێت لەو دنیادا بەدەست بێنێت. تەماشای پێغەمبەری خۆمان کە صلی الله علیه وسلم گەورەترین ئینسان لەسەر ڕووی زەوی لە ئادەمەوە تا خاتم محەممەد صلی الله علیه وسلم، بەڵام لەگەڵ ئەوەشدا چەندە ناڕەحەت کراوە، چەندە ئەزیەت و ئازار دراوە، قسەی پێوتراوە، چەندە تووشی ناڕەحەتی بووە، بەڵام لە هەموو کەسێکیش دەرونی تەندروستتر بووە، لە هەموو کەسێکیش بە هیوا ئومێدتر بووە، لە هەموو کەسێکیش لە خوای پەروەردگار نزیکتر بووە، دڵی ئاسوودە بووە، ئینسانێکی سەرکەوتوو بووە لە هەموو بوارەکانی ژیاندا. ئێمە دەبێت چاو لە ژیانی پێغەمبەران کەین سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. خاڵی چوارەمیان کۆڵ نەدان، کاتێک کە تووشی فەشەلێک دەبیت، کە تووشی شکستێک دەبیت، کە لە شتێکدا فەشەل بەدەست دێنیت، لە زەوازدا، لە کار و کەسابەتدا، لە هەر ئیشێکتدا نائومێد مەبە، کۆڵ مەدە، چونکە ئینسان بە کۆڵ نەدان دەتوانێت سەرکەوتن بەدەست بێنێت. تەماشای مێرولەیە کە چەندین جار هەوڵ دەدات بۆ ئەوەی دەنکە گەنمێک بەریتە ناو کونەکەی خۆی، بەڵام نائومێد نابێت، چەندین جار سەرکەوتن بەدەست نایەنێ تاوەکو لە نەتیجەی کۆتاییدا دەتوانێت سەرکەوتن بەدەست دێنێت، دوای چەندین جار هەوڵ دەدات. دەڵێن ئەدیسۆن زیاتر لە 700 جار فەشەلی هێنا لە دروستکردنی کارەبادا، بەڵام نائومێد نەبوو تاوەکو دواتر لە نەتیجەی کۆتاییدا سەرکەوتنی بەدەست هێنا و کارەبای دروست کرد و دنیای ڕوونا کردەوە. بۆیە گوتراوە هیممەتی ئینسانەکان ئەگەر هیممەت بەرز بیت کۆڵ نەدەیت چیایەک لە بن دێنێت. بۆیە هەمیشە بیر بکەوە ئەو کەسانێک کە سەرکەوتون جاری وهەیە لە دوای چەندین فەشەل و کەوتن توانیویانە سەرکەوتن بەدەست بێنن. ئەو کتێبە یەکێکە لەو کتێبانەی کە چیرۆکی 100 کەسی سەرکەوتومان پێ دەڵێت، ئەوانەی کە لە ژیانیاندا سەرکەوتوو بوون. جاوەرە بە ئەوەت پێ بڵم ئەو کتێبە بخوێنەوە، بەڵام باش شتێکی کورتت پێ بڵم، ئەویش ئەوەیە زۆربەی ئەوانە کە ژیانەکەیان دەخوێنیەوە وامەزانە هەر لە سەرەتادا کەسانێکی سەرکەوتوو بوون. ئینسانی وا هەبووە لە دوای تەمەنی 60 ساڵی توانیوێتی لە ژیانیدا سەرکەوتن بەدەست بێنێت، دوای چەندین کەوتن و فەشەل ئەنجا لە تەمەنی 60 ساڵی، لە دوای 60 ساڵی ئەنجا توانیوێتی سەرکەوتوو بێت. ئەیکاکە تۆ لە تەمەنێکی گەنجیدا کاتێک کە لە زەواجێک سەرکەوتو نابی فەشەل دێنی، لە کار و کەسابەتێکتدا زەرەر دەکەی، لە ئیش و بەرنامە و پلانێکتدا سەرکەوتن بەدەست نانیت، پێت وایە کۆتایی دنیاە، دەست لە کەراسی دەرهێناوە، نائومێد بووی، لە کونجی ماڵدانیشتووی، قەلەق بووی، کاکە من ئیدی هیچم بۆ نایە، بابەس نائومێد مەبە. ئەوە چیرۆکی 100 کەسی سەرکەوتووە لە کۆتایی ژیانیاندا زۆربیان بە سەرکەوتن گەیشتون، بەڵام لە دوای ئەوەی کە هیمەتیان بەرز بووە کۆڵیان نەداوە و لە ژیانیاندا نائومێد نەبوون، کەواتە تۆش کۆڵ مەدە، دڵنیا بە نەتیجەی کۆتایی خۆی گەورە ئینشاءالله بە سەرکەوتنت دەگەیەنێت. خاڵی پێنجەم هەدەفێکی خەیاڵی بۆ خۆت دامنێ، چونکە شتی خەیاڵی هەرگیز ناچێتە بواری جێبەجێکردنەوە و نایەتە دنیای واقعیەوە. جاری وهەیە ئینسانی وهەیە شتێکی خەیاڵی بۆ خۆی دادەنێت کەچی دوایی کە شتەکەی بۆ نایەتە دنیای واقع ئەنجا ئیگەڕێ نائومێد دەبێ، قەلەق دەبێت لە ژیانیدا، دەڵێت تازە ژیان کۆتایی پێهاتوو هەرگیز ناتوانم سەرکەوتن بەدەست بێنم. شتێکی خەیاڵی دامنێ بۆ خۆت، شتێک دابنێ کە بتوانی جێبەجێ بکەی، بتوانی بهێنێ دنیای واقعەوە، بەرنامە و پلانێکت هەبێت کە ئەو بەرنامە و پلانە بتوانی بهێنێ دنیای واقعەوە و لە ژیانتدا جێبەجێ بکەیت. خاڵی شەشەم فەشەل بە موسیبەتێک سەیرکە کە ئەجر و پاداشتی لەسەر وەردەگرێت، نەک نائومێد بی. پێت وابێ ئەوەی کە لە شتێکدا سەرکەوتوو نەبووی، حتا بە پێی فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئینسان ئەگەر دڕکێک بچێ بەدەستیا بە قاچیە، ئەگەر ئینسان مەبەستی خوای گەورە بێ و سەبر و ئارام بگرێت لەسەری، دەی ئەو کەسە پاداشتی لەسەر وەردەگرێت. تۆش کە لە شتێکدا سەرکەوتن بەدەست نایانی فەشەل دێنی کە شتێکت بۆ نایێت، وابزانە ئەو موسیبەتێکە و ئەجر و پاداشتی لە لای خوای پەروەردگار لەسەر وەردەگریت. بشزانە زۆر شت هەیە ئێمە پێمان ناخۆشە، بەڵام خوا دەزانێت خێری تێدایە، ڕازی بە بەوەی کە خوای گەورە بۆی اختیار کردووی. خاڵی حەوتەم ئیرادە و عەزمت بەهێزکە، تەوەکولت لەسەر خوای پەروەردگار بێ، سیقە و متمانەشت بە خوای پەروەردگار بێت. ومن يتوكل على الله فهو حسبه. خوای گەورە دەفەرمێ هەر کەسێک تەوەکولی لەسەر خوای پەروەردگار بێت، خوای گەورەی بەسە. تەوەکول ئەوەیە کە دڵت بەخوا بسپێریت، لە ڕووی ظاهیر و دنیاشەوە هۆکارەکان بەدەستەوە بگریت، ئەنجا متمانەشت بە خوای پەروەردگار هەبێت. خاڵی هەشتەم دەست بە هۆکارەکانەوە بگرە و کاتت بە فیڕۆ مەدە، کەس بە خۆزگە و ئاواد ناگات بە ئامانج.
دەست بە هۆکارەکانەوە بگرە فاتبع سەبەبە. خی گەورە فەرموویەتی فێری ئێمەی کردووە کە ئینسان دەست بە هۆکارەکانەوە بگرێت، دڵی بەخواوە پەیوەست کات، عەزیمەتی بەهێز بێت، ئیرادە و عەزمی بەهێز بێ و تەوەکولی لەسەر خی پەروەردگار بێ، ئەنجا دەتوانێت سەرکەوتوو بێت. هەمیشە با لە ژیانتدا ئامانجێکی دیاریکراوت هەبێت. ژیان بە عەشوایی مەکە. ئەو کەسەی کە هەمیشە بە شێوازێکی عەشوایی ژیان دەکات و حتا بە شێوازی عەشوایی تەماشای تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکات، هەراوا تەماشا دەکات دەکەوێتە ناو ئەنواع و جۆرەها شتەکانی ئەوەندە لە مێشک و لە دڵدا کۆ دەبێتەوە، دواتر کە تەواو دەبێت هەست بە قەلەقی و نائاسودەیی یەک دەکات، چونکە بە عەشوایی تەماشای شت دەکات، نازانێت چی دەوێت، نازانێت ئامانجی چییە، نازانێت بۆ تەماشا دەکات، دواتر ئەوە تووشی قەلەقیت دەکات. کاتت بە فێڕۆمەدا بەرنامە و پلانێک بۆ خۆت دیاریکە و بە عەشوایی ژیان مەکە و بە ئامانج و پلانێکی دیاریکراوت هەبێت لە ژیانتدا. خاڵی دێم و کۆتایی ئەوەیە کە ئینسان لە حەقیقەتی ژیانی دنیا تێبگات، بزانە دنیا چییە و ئینسان بۆچی دروست بووە و ئینسان دەبێت چۆن لەو دنیادا ژیان کات. کاکە ئینسانی وا هەیە وا دەزانێت دنیا شوێنی گەیشتنە بە هەموو ئاوات و هیوایەتەکان، بەڵام نەخێر ئەگەر دنیا شوێنی گەیشتن بە هەموو هیوا و ئاواتێک بایە، دەبوایە پێغەمبەران لە هەموو کەس زیاتر ژیانیان خۆشتر بایە و خۆشگوزەرانتر بووان، چونکە لە هەموو کەسێک زیاتر لە خدای پەروەردگاری خۆیان نزیک بوون، بەڵام تەماشاکە چەند لە ناڕەحەتیدا بوون. ئەوانە بۆ ئێمە سەرمەشقن، فەبیهوداه مقتەده. خی گەورە فەرموویەتی ئیقتیدا بەو پێغەمبەرانەوە بکەن، تەماشای پێغەمبەران کەن سەلات و سەلامی خی گەوریان لەسەر بێت. داستان و چیرۆک و ژیانی 25 پێغەمبەر لە قورئاندا بە ئێمە باس کراوە بۆ ئەوەی ئێمە سوود لە ژیانیان ببینین، بزانین کە ژیانی ئەوان چۆن بووە، بەڵام چۆن سەرکەوتوو بوون، دڵیان ئاسوودە بووە و کۆڵیان نەداوە و هەرگیز ناومێد نەبوون. لە حەقیقەتی ژیانی دنیا تێبگە. دنیا شوێنی ڕەنج و ماندووبوون و هەوڵدانە، قیامەت شوێنی گەیشتن بە پاداشت و ئەجرە بۆ چاکەکاران و سزایە بۆ خراپکاران. قاعیدەیەک هەیە لە ژیانتدا جێبەجێ بکە و لە دڵتدا جێگیری بکە. دنیا هەموو شتێک بەدڵی تۆ نابێت. ئەو دنیاە هەموو شتێکی بەدڵی هیچ کەسێک نەبووە، تەنانەت ئەوانەی کە لە خۆشگوزەرانترین ژیانیشدان لێیان بپرسە وەڵام کێشە و گرفتیان هەر هەیە. هەموو شتێک بەدڵی ئەوان نییە، کاکە هەموو شتێک بەدڵی پێغەمبەران نەبووە، دەی هەموو شتێکیش بەدڵی تۆ نابێت. بزانە دنیا نەخۆشی تێدایە و لەش ساغی تێدایە، خۆشی تێدایە و ناخۆشی تێدایە، فەشەلی تێدایە و سەرکەوتنی تێدایە، کەوتنی تێدایە. و هەروەها جاری وهەیە ئینسان لە حاڵەتێکدا ناومێدیش دەبێت، ئینسان زۆر ناڕەحەتیش دەبێت، بەڵام کۆڵ مەدە، بەڵام هەوڵدە بزانە ئەو دنیاە شوێنی ڕەنج و ماندووبوونە، قیامەت شوێنی وەرگرتنەوەی پاداشتە. کەواتە کە ئینسان ئاوا زانی کە دنیا چییە و حەقیقەتی ژیانی دنیا چییە، بەخۆ ئەو کاتە زۆر پێی ئاسان دەبێت لە شتێکدا فەشەل بێنێ و سەرکەوتن بەدەستنێنێت، ناومێد نابێ. ئەوە دنیاە کاکە کەوتنی تێدایە و سەرکەوتنی تێدایە، هەستانەوەی تێدایە و نەخۆشی تێدایە، هەژاری تێدایە، فەقیری تێدایە، دەوڵەمەندی تێدایە، هەموو شتێک لەو دنیادا واریدە. بزانە ژیانی دنیات چۆنە، لە حەقیقەتی ژیانی دنیا تێبگە، دڵنیا بە بەشێک لە کێشەکانت حەل دەبێت. لە کۆتایی ئەو بابەتەشدا دەڵێم ئیمان و ئیرادەت بەهێزکە، تەوەکولت لەسەر خوای پەروەردگار هەبێ و متمانەت بە خوای پەروەردگار بێت، هەوڵ بدە و ناومێد مەبە و کۆڵ مەدە، بیری سەلبی لە مێشکتدا دەرکە. بزانە چارەسەری هەموو شتێک لە لای خوای پەروەردگارە، ئەنجا متمانەت بە خوای پەروەردگار هەبێت، هانا و هاوار بۆ خوای پەروەردگار ببە، هاوڕێی قورئان بە، زیکرەکان بخوێنە، بەتایبەتی زیکری بەیانیان و ئێواران و پێش خەوتن، دڵنیا بە لەوەی ڕۆژێکی نوێ و تازە و سەرکەوتن چاوەڕێت دەبێت لە ژیانتدا بە ئیزنی خوای پەروەردگار. خۆی گەورەش فەرموویەتی ئینە مەع العوسر یوسرا، دڵنیابن بە تەئکید خەڵکینە لە دوای هەموو ناخۆشیەک خۆشی هەیە بۆ ئینسان، لە دوای ئەوەی کە ئینسان لە ناخۆشیدایە خوای گەورە دەروی لێ دەکاتەوە، دڵنیابە متمانەت بە خوای پەروەردگار هەبێت. بە و جێبەجێکردنی ئەو دەخاڵانە بە ئیزنی خوای پەروەردگار ئەوەی کە باسمان کرد، دڵنیا بە ڕۆژێکی نوێ چاوەڕێت دەبێت و سەرکەوتن چاوەڕێت دەوێت بە ئیزنی خوای پەروەردگار لە کۆتاییدا سەردەکەوی. دڵنیابە ئەگەر هیچ نەبێت لە دنیاش بە ئاوات نەگەی، بەڵام قیامەتێک هەیە کە ئێمە تێیدا ئەجر و پاداش لە لای خوای پەروەردگار وەردەگرین. ئومێدم وایە هەموو لایەکتان لە ژیانتاندا سەرکەوتوو بن، هەرگیز ناومێد مەبن، قەلەق مەبن، تووشی وەزوەسە مەبن، دڵتان ئاسوودە و ئارام بێت، خۆتان بە خوای پەروەردگار بسپێرن، ئومێدتان بە خوای پەروەردگار هەبێت، دڵنیابن لە دنیاشدا سەرکەوتوو دەبن، لە قیامەتیش لە لای خوای پەروەردگار ئینسان ئەجر و پاداش وەردەگرێت. هیوام ساغ و سەلامەتی هەموو لایەکتانە، دوعای خێرمان بۆ بکەن و ئێوەش هاوکار بن لە گەیاندنی بابەتەکاندا. خوای پەروەردگار هەموو لایەک سەربەرز و عاقبەت خێر و سەرکەوتوو بکات
والسلام عليكم ورحمة الله وبركاته.